بەناوی خی گەورەی مهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خی پەروەردگار دەرفەتی ئەمانەتی پێبەخشین و جارشکە هاتمەوە خزمەتی ئێوەی خۆشەویستانم ڕوانگەی ئەم جارەمان قسەکردنی ئەم جارەمان لەسەر کتێبێکە بێت. کتێب زۆر قسەی لەسرە، زۆرترین ئەو قسە مەشهورانەی کە لەسەر کتێب هەیە کتێب باشترین هاوڕێیە، بەڵام ئێستا لەم سەردەمایە خەریکە ئەم مەقولێش ئەگۆڕێ، خەریکە ئەم مەقولێش هەڵگری حەقیقەتێکی گەورە نییە، بەڵکو پێگوترێت کتێب دوژمنە. دوژمنیش بە مانە شیرینەکەی، بۆ مانایە کە دوژمن هەمیشە ئامادە دەکات کە تۆ کەسێک پشت بەخۆت ببەستی، واروەها دامە لە ئامادەکاریابی و هەمیشە حازر بیت و شتێکی تر هەیە لەوەی کە کتێب دوژمنە، بۆ مانایی کە نابێت تەسلیم بە کتێب بین و تا هیچ کتێبێک کۆنتترۆڵبان نەکا، بەڵکو هەموو کتێبێک ینی بێ بە بەشێک لە چۆنەڵی بیرکردنەوەمان نەکەم و بیرکردنەوەمان بێ بە خزمەتی ئایدیا و تێفکرینی ئەمە بکە، نەک ببێ بە تاکە حەقیقەت و وارووا بێ بەو پەنجەرە یاخود با بڵێن بەو دەلاقەیە کە ئێمە لێەوە بڕوانین. قسە زۆرە لەسەر کتێب. بابەتی ئەم جارەمان قسەکردنە لەسەر کتێبێک بە ناوی نەوەی نوێ لە نێوان فکری ئیسلامی و تیۆری عەلمانیدا کە نووسەرەکەی بەڕێز دکتۆر ئیدریس کەریم کاریتانیە. کاک دکتۆر زۆر بەخێر بیت بۆ بەرنامەی ڕوانگە. تەمەنایەوە کەم کە کتێبەکەت بە شێوەیەک بخوێنینەوە لە جێ ئەوەی کە چێژێک بۆ خوێنەر دروستکەین، شانسی ئەوەی لێ نەستێنینەوە کە لە کتێبەکە تەوەلای بکەین. تەمەناوێکم پرسیارەکانی من بە شێوەیەک بن و وەڵامەکانی تۆش بە شێوەیەک بن کە دوای ئەوەی کام بەرنامەیەمان تەواو کرد بە جدی خوێنەر بگەڕێ بۆ کتێبی نەوەی نوێ لە نێوان فکری ئیسلامی و تیۆری عەلمانیدا. پرسیاری یەکەمم با بریتی بێ لەوەی کە ئەم کتێبە ساڵی 2015 جەنابەت نووسیوتە. ئەگەر ئێستا لە ساڵی 2007 ئەم کتێبەت بنووسایە بە هەمان ناوەڕۆک و بە هەمان کێف و بە هەمان حەقیقەتەوە نووسی. بەناوی خۆی گەورە مهرەبان، سەڵات و سەلام لەسەر جانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. سوپاس بۆ جەنابەت بەو دەرفەتە زێڕینەی کە بە منت بەخشی، سوپاس بۆ کەناڵەکەتان. دیارە بێگومان لەسەرتا پێشەچێکت باس کرد، ئەم پێشەچیە وا هەز دەکەم، ینی دەڵی وروژینەر بوو ترسێنەر بوو. بە تایبەتی لە ئێستادا وەکو جەنابەت ئاماژەت بە بەشی یەکەم کرد کە کتێب باشترین دۆستە، بەڵام ئێستا بۆتە دوژمنێکی گەورەش، بە تایبەتی لە ئێستادا کە بوارە فکریەکە شەپۆڵێکی ئاڕاستەیەکی عەلمانی توندڕەوی وەکو دەڵێی بێ بنەما عیلمی لە وڵاتی ئێمە وردە گەشە دەکات. بێگومان دەبێت ئەم ئاگاداریە وردانە هەموو تاچێک ئاگاداری بی کە کتێب بەردەوام باشترین دۆز نییە، بەڵکو ئەمە حەقیقەتێکە. دیارە من وەکو جەنابەت ئاماژت بەوە کرد، طبیعەتی مرۆڤ بەگشتی وایە جگە لە قورئان و جگە لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو ئینسانێک هەر شتێک دەنووسێ، هەر شتێک دەڵێ، هەر وتارێک پێشکەش دەکا، هەر محازەرەیەک ئامادە دەکا، دوای تەواوبوونی بە قۆناغی لە قۆناکاندا تێدەپەڕی تەمەنا دەکا خۆزگە ئەوەشم زیاد بکردایە، خۆزگە ئەوەشم لەو شوێنەیدا دیاری بکردای. بێگومان ئەو کتێبەی کە بەندە نووسیوێتی خاڵی نییە لەم کەم کوڕیانی کە جەنابەت ئاماژەت پێ کرد. هەرچەندە من سەرەتاتەوە قوعم نەکرد کە ئەم کتێبە بەم شێوازە پێشوازی بکرێت. دوو جار چاپ کراوەتەوە، زیاتر لە 6 مانگە لە بازار نەماوە، 2000 دانەیەک چاپ کراوەتەوە نەماوە. یعنی حەقەتەن خەڵکێکی زۆر لە توێژی نەوەی نوێ خوێندویتیەوە و چەندان دەورەی لەسەر کراوەتەوە، بەڵام لەگەڵ ئەوەش بەڕاستی کەمکوڕی تایە. ئەو کەمکوڕیانی کە ئێستا مەسەلەن جەنابەت پرسیارت کە چییە، یەکێک لە کەمکوڕیەکان بەڕاستی دەبوو بەشێکی گەورەتر لە تعریف و پێناسەی نەوەی نوێ دابنێم. دوو دەبوو بەشێکی گەورەتر دابنیم لەسەرەوەی ئەم گرفتە فکریانەی کە ئێستا ڕوبەڕووی گەنج دەبنەوە، وەکو دەڵێ ینی وردیاتی مەشاکیلی فکری لە ئێستادا چین. مەسەلەن کۆمەڵک موسسات پەیدا بوون ئێستا لە کوردستان ئیش دەکەن و بە تایبەتی ئیش لەسەر نەوەی نوێ دەکەن. بەڕاستی من لەوێدا ئاماژەم بەوانە نەکردووە، بە شێوەیەکی گشتی هێناومە. ئێستا ئەگەر جاری دووەم هەرچەندە ئێستا کتێبێکیم لە بەردەستە بڵین سێمە، طبعاً ئەو کتێبی سێم زیاتر ئەو بەشەیە کە ڕێڕەوینەوەی نوێ، چکەوە هەز دەکەم ئێستا ئوستاز خەڵکی گەنج بە تایبەتی لە وڵاتی ئێمە بۆتە سوتەمەنی بەردەستی ئەحزاب.
لەبەر هەندێ بڕیارمدا ئەم بەشانەی کە لەوە تەواو نەکردی ڕێڕەوینەوەی نوێ دیاری بکەم. زۆر باشە مامۆستا ئەگەر سەیری ناوەڕۆشی کتێبەکە بکەیت واتە ناوەڕۆکەکەی زیاتر هەستەکەی کە ململانەیەک دروستەکەی جەنابەت ئەم ململانەیە لە چۆنەڵی لە نێوانی ئایدیای ئیسلامی با بڵێن ئەگەر گونجاوی ئایدیای ئەلمانیە و هەمیشە جەنابیش ویستوتە سەرخەری لایەنە تیۆرەکەی با بڵێن لایەنە عەمەلەکەی باوا بڵێن فکری ئیسلامی بی بەس نازانم ینی ئەم قسە تا چەند دروستە ینی خۆ ئێستا ئێمە ئازانین کە لە ساتە وەختێک ژین کە ساتە وەختەکە کە هیچ حەقیقەتێک وەکو خۆی نەماوەتەوە سەردەمی ئەوەیە بۆ خۆت دەزانی سەردەمی تیشتیا پەڕینە تەنانەت قسەکردن لەسەر ئەلمانێتیش بەو شێواز و بەو مۆدێلێک کە لە ڕابردووە هەبووە و ئەلمانێت جێگرەوەی دین بێ و ئەلمانێت بریتی بێ لەوەی کە لە هەر لەحزەیەکە لە هەر وڵاتێکە کە ئیدعای کرا کە مەسەلەن بۆ شتێک هەبوو بە ناوی ئایدای ئەلمانیەوە ئەوە بریتی بێ لە شوێن پێلەکردنی مەسەلەی ئیسلامی و ئایدای ئیسلامی قسەکە لەسەرەوەیە تۆ ئەم ململانەیە کە لەناو ئەم کتێبە دروست کردووە و ناوەڕۆکەکەی هەڵگرتووە چەندێک پەیوەندی بە واقعی هەرێمی کوردستانی خۆمانەوە هەیە جگە لەو خوێندنەوانەی کە بە غیاب مەسەلەن بۆ منە لەسەر ئەلمانێت دەکرێت من مەبەستمەوەیە تا چەند هەڵگری دەلالەتی هەردوو ئایدیاکەی لە هەرێمی کوردستان واتە زەمینەی نووسینی تۆ تێڕوانینی تۆ بۆ ئەو هاوچێشەیە هەرێمی کوردستان یاخود بە شێوەیەکی گشتی هەر لایەنێکی تیۆریە بێگومان ئەگەر ئینسان بگەڕێتەوە بۆ مێژوو طبیعەتی مێژوو لە سەرەتاوە هاتووە طبیعەتی چملمانەی هەڵگرتووە هەر لە هابیل و قابلەوە بگرێت تا دوای ئەوەی پێغەمبەران بەگشتی سەڵات و سەلامی خوان لەسەر بێ لەگەڵ ملەتانی بەرامبەریان بێگومان لەگەڵ فەڕائینەکان لەگەڵ نەمرودەکان بە دڵنیایی و ململانی هەڵگرتووە طبیعەتی بەشەری وایە چونکە حەق و ناحەق لەو ڕۆژەی کە هاتوون ململانیان هەڵگرتووە هەتا ڕۆژی کۆتایی دنیادی ئەم ململانەیە بەردەوام دەبێت بەڵام ململانەی دوو جۆری هەیە زۆرێکیانەوەیە کە وەکو دەڵێ زۆر ئیبراز دەکرێت و گەورە دەکرێت زۆرێکیان ئەوەیە کە هەردەیکا بەڵام مەخفیە لە کوردستان بەڕای من یعنی ئەم ئەلمانیت کە من لێرەدا باسم کردووە بکردیتمە سێ پۆلێنم کردووە ئێمە ئەلمانێکی تندڕە و متتەڕیفمان هەیە کە ئەوە هەڵناکە لەگەڵ هیچ بەرامبەرێک ئەلمانێکی متەوەسطمان هەیە بەڵام ئەوەش لە کۆتاییدا سەردەچێشی بۆ ڕەشکردنەوەی فکری ئیسلامی ئەلمانێتێکمان هەیە بڕوای بە علم و زانست و پێکەوە ژیان هەیە ئەوەیان لە هەموو حاڵەت و سەردەمەکانە ئێستا زیاتر ئەوروپا ئەم حاڵەتی هەرگرتووە نەک جیهانی ئیسلامی جیهانی ئیسلامی هەر لە ئەلمانێتی میسر بگرێت تا دەگاتە لیبیا تا دەگاتە سووریا تا دەگاتە ئەم وڵاتانەی کە ئێستا چێشە و گرفتیان تێکەوتووە هەموو ئەو ئەلمانێتە تونندڕەوە بن کە بەرامبەریان قبوڵ نەکردێ بەڕای من ئەمە لەو کتێبەدا ئەوم ئاماژە پێکردووە سەرەتا ویستومەنەوەی نوێ چاکتر دیراسی ئەلمانی بکە هەم ئەگەر بڵین ئەلمانێتی بەرامبەر تندڕەو بێ بە تندڕەو بیناسێت چونکە خوا دەفەرمێوە کەذلك نفصل الآيات ولتستبين سبيل المجرمين بەڕاستی تەستەبین ینی ڕوونکردنەوەی ڕێگای بەرامبەر زۆر ئەساسە بۆ ئیشکردن ئەمە خاڵێکی تر یعنی بەڕاستی ئەم ململانی لێرەدا ئاماژەی پێ دەکەی جەنابەت پێم وانییە قۆڵ ببێتەوە بۆی کە تعایش نەمینێ وەکو تعریف و پێناسێ ململانێ بمانە ئەو بمانە بابەتی ئەگەر واش بخوێنرێتەوە بەڕای من طبیعی ئەگەر جواب بخوێنێتەوە بەڵام ئێمە دووشت هەیە شتێک هەیە پێناسەی بڵین ئایدیایە پێناسەی ئایدۆلۆژیاکانە شتێک شەیە هەڵسوکەوت و تەعاملکردن و تەعایشە زۆر جار لەلای ئێمە وا تاوانبار دەکرێن کە ئێمە بەرامبەرەکان تەکفیر دەکەین قەزی تەکفیرکردن عەلەمێکە چۆن ئەمن ئیماندارم مؤمنم عەلەمن بۆ من بە هەمان شێوە کەسێک کە بڕوای نەبێ پێی دەگوترێ بێباوەڕبوون و عالمی بێباوەڕبوون جیاوازە لەگەڵ هەڵسوکەوت و تەعایش لەگەڵ بێباوەڕ ئێمە هیچ دقێکمان نییە ڕێبگرێ لەسەر و ئێمە تەعایش لەگەڵ ئەلمانیەت بکەین هیچ دقێکمان نییە ڕێبگرێ لە تەعامل لەگەڵ کافر و بێباوەڕ بکەین بەڵام یعنی هیچ لە مقابلی ئەوەیدا تۆ کاتێک دەی پێناسەی ئەلمانیەت دەکەی وەکو خۆی دەیناسی ئەو وا تەسەوڕ دەکات و بیر لەوە دەکەی کە دژایەتی بکەی بەلی بپەڕێنی بیکوژی دەربەدەری بکەی کەمە لە تاریخی ئیسلامیدا نەبووە و حاڵەتی کوردستانیش بەڕاستی گەورەترین دیمەنمان هەیە ئێمە لە کوردستانە هەتا ئێستا لە خلالی ئەم 13 سەدەی کە ئیسلام تێیدا حاکم بووە بە دڵنیاییەوە ئەم بڵین ئێستا پێی دەڵن کە مەنەتەوایەتی لە وڵاتی ئێمەدا ژیاون و ئەو دینانەی تر لە وڵاتی مەژیاون بەڕێزتر بووینە لە خەڵکێکی خۆمان بە حسابی ئەوەی کە ئەمانە تعریف و پێناسەشیان دەبێت دیار بێ ئەمە خاڵی سەیەم ڕاستی لە وڵاتی ئێمە لیباسێکی زۆر تاریک لەبەر ئەلمانیەت کراوە وا شێوێنراوە بۆی کە خەڵکانێکن هەڵگری
وەکو دەڵێ سیمای ئیسلامین بەڵام لە ژوورەوە بەدڵ ئەلمانین ئەوە دەرنەخراوە بۆ گەنجەکان من بۆیە دەبینێت کاتێک ڕێژەکان دەکەونە سەر قەزیەی سیستەم وەکو ئیسلام کە بە سیستەم بناسی ئیسلام بۆی بناسی کە هەموو بوارەکانی حیاتی بڵین هێناوە ئەبەوە نەناسراوە زیاتر لێرەم تەرکیزم لەسەرەوە کردو فەرق هەیە زۆر لە بینی تەدەین و دین وەکو نظام و حیات لە وڵاتی ئێمە نەناسراوە بۆیە کەسەکان ڕاستەوخۆ هەڵگری فکری ئەلمانین بۆ حیات بۆ ژیان بۆ سیستەمی کۆمەڵایەتی هەر لەو پێشوچیە کە جەنابەت بۆ کتێبەکەم نووسیوە هاتووی بەراوردکاریەکەت کردووە هەڵبەت قسە لەسەر تەدەیون کرد باس لەواکێک کە لە سا پەنجای لە سا عەفوو لە سا 95 خەڵکی ئێمە بە ئاو بڵێن موسڵمانە بەڵام کە دێتە سەر هەڵبژاردنی دەسەڵات و قەوارە و کیانی ئیسلامی ڕێژەکە دابەزێ بۆ لە سا 15 تۆ ئەتەوێ ینی ئەم چۆنەڵێ ئەم قیاسە یا با بڵێن ئەم بەراوردکاریە یا با بڵێن ئەم ڕێژەیە چۆن وەرگرتووە ینی ڕێژێکی واقعە دیسانەوەش ڕێژەیەکی تیۆری و نەزەریە بێگومان ڕێژەکە لەسەر ئەساسە وەرگیراوە دیارە ئێمە لەبیر نەکەین ئەوەی کە علاقەی بینی خۆت و خوارێک دەخە ئەوەیە کە تۆ لە ڕووی لاینی ڕۆحیەوە چۆن تۆ پەیوەندی خۆت لەگەڵ خوا ڕێخەیە و علاقەی بە عیبادات وەیە ئەم بەشی دووەم کە علاقەی بە حکم و دەسەڵات و سیاست وەیە ئەوەیە تۆ وەکو موسڵمان سیستەمێک هەیە کە سیستەمی سیاسی ئیسلامیە ئەم سیستەمی سیاسی ئیسلامیە هاتووە بۆ ئەوەی کە ژیانی خەڵکەکە ڕێخە جا ژیانی سیاسیان ڕێخا ژیانی کۆمەڵایەتیان ڕێخا ژیانی ئابووریان ڕێخا ژیانی فەرەنجیان ڕێخا ژیانی بوارەکانی تری پەروەردە و فێرکردن و فەلسەفە و هەم بوارەکانی تریان ڕێخا لە بۆ گەیشتن بە ڕێخستنی سیستەمی سیاسی و بۆ گەیشتن بە ڕێخستنی ژیانی کۆمەلگا لابد و پێویستت بە چییە بە حکم هەیە چونکە لە هەم قورئاندا حاکم و محکوم ظالم و مەظلوم ڕئیس و مەرئوس ئەوانە پانتایەکی گەورەی لە قورئانە گرتووە پانتایەکی گەورە بە شێوازە مەتاتێکی واتە مەجالی هێشتۆتۆ بۆ لە بواری معاملات تۆ چۆنیەتی هەڵسوکەوتی سیاسی بکەیت لێرەدا کاتێک مەمون ڕێژەم وەرگرتووە هەموو ئەو کاسانای کە دێن بانگەشەی فکری ئەلمانی دەکەن لە وڵاتی ئێمە بانگەشەی ئەوە دەکەن ئێمە اقتصادێک بینا دەکەین لەسەر فکری ئەلمانی بەم شێوازە ئێمە بوارێکی کۆمەڵایەتی بینا دەکەین بۆ کۆمەلگای خۆمان بەم شێوازە ئێمە بوارێکی پەروەردە و فێرکردن بینا دەکەین لەسەر فکری ئەلمانی بەم شێوازە کەواتە ئەو هاتووە لەسەر ئایدۆلۆژیای ئەلمانی بینای کۆمەلگایەک دەکات لە هەموو بوارەکانی کە باسم کرد بە هەمان شێوە ئەوەی دێ پێی دەڵێن حرەکاتی سیاسی ئیسلامی ئەوش بە هەمان شێوە ڕوئیای تایبەتی خۆی هەیە نەزەریای خۆی هەیە بۆ اقتصادێکی ئیسلامی بینا بکە لە وڵاتی خۆی پەروەردەیەکی ئیسلامی بینا بکە لە وڵاتی خۆی فێرکردنێکی ئیسلامی بینا بکە بە هەموو بەشەکانیەوە کەواتە لێرەدا ئەو خەڵکەی دێ مقارنە دەکات لە نێوان بەراورد دەکات لە نێوان ئەم سیستەمە سیاسی ئەلمانی لەگەڵ ئەم سیستەمە سیاسی ئیسلامی هەر چەندە کەم و کوڕی لە ئێمە هەیە لە شێوازی دەربڕی ببوورە با پرسیارێ بکەم بۆی کە زیاتر ینی نەتیجە لەم بابەتە وەرگین ئەوش ئەوەیە کە ئێمە ئێستا کە قسە لەسەر لە سا 15کەین واتە لەسەر ئەو ڕێژەیەکەین کە پشتیوانی لە هێزە ئیسلامیەکان دەکەن وانە ئەو ڕێژەیە کە بە کۆی هێزە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستانە لە ئاسی جەماوەریاوەکەی پێگوترێ قاعدەی جەماوەری لە سا 15 پڕەکەنەوە باڵێ یاخود لە سا 15 لەگەڵا بەس بیرمان نەچێ ئەمە بابەتێکی تۆزێک هەستیارە مامۆستا تەمان جەنابەت مامۆستای زانکۆی و ئەهلی فکری خۆتەزانی ئێمە کە هاتینە سەر مەسائلی ئایدۆلۆژی جیاوازە لە مەسالی حکومڕانی ئێمە ئێستا ڕەنگە ئەو لە سا 15 کە مثلا بۆن منە لەگەڵ ئیسلامیەکانن وەکو ئایدۆلۆژیا لەگەڵ ئیسلامیەکان بن واتە قاعدەیەکی جەماوەری ئایدۆلۆژی بێ لەگەڵ هێزە سیاسەکان قسە لەسەر حکومڕانی نییە تاکو ئێستا شتێکماندانە ناوە بڵێن ئەمە حکومڕانی ئەلمانیا ئەمەش حکومڕانی ئیسلامیە واتە خەڵچینە ئێستا لە نێوانی ئەم دوو حکومڕانیە ئەمە کە مەسەلەن نمونەیەکی ئەلمانیا نموزەیەکی ئەلمانیا ئەمەش نموزەیەکی ئیسلامیە کامیان هەڵەبژێرن ڕەنگە پرسیارەوە بێ بەجددی ئێمە ئەگەر هاتینە سەر مەسایلی حکومڕانی ئیسلامی کەم حکومڕانی ینی شتێکمان هەیە نموزەجێکمان هەیە تاکو خەڵک بڵێن خەڵکی ئێمە ئەم نموزەجەمان پێەیە ئێوە لەگەڵ یابن یا لەگەڵ یا نابن قسەکە لەسەر ئەوە نەبوو قسەکە تاکو ئێستا پانتایی ململانەی لە هەرێمی کوردستانە ململانەیەکی ئایدۆلۆژیە مامۆستا نەهاتۆتە ناو حکومڕانی نە لە بەری ئەلمانیەکانەوە نە لە بەری ئیسلامیشەوە دیارە بەدڵنیاییەوە یعنی ئەمە پێدەچی ڕای جەنابەت بێ بۆ ئیلا بەڕاستی ئەگەر بێ وردەکاری سیستەمەکان بخوێنیەوە بە دڵنیاییەوە دەزانی کە ململانەیەکە لەسەر ئەساسەیە ئەمە لەلایەکی تر ئوستاز طبعا ئێمە کە دەڵێین ئەم 1970 و یان بە خواردتر یان تۆزێک سەرتر
کە دێ سیستەمی حیات هەڵدەبژێری بۆ خۆت دەزانی هەموو شتێکی متتەبع لە جیهانی ئیسلامی ئەوەی کە ئێستا حکم دەکا ئەوە توانای ئەوەیە کام سیستەم هەڵبژێری ئەوە حقیقەتێکە چ حزبی ئیسلامی چ حزبی ئەلمانی هەردووچیان کاتێک دێن بانگەشەی هەڵبژاردن دەکەن لە کۆتاییدا بە بانگراوندێکی بڵین ئایدۆلۆژی دێنە سەر حکم ڕاستە بچینە هەندێک بەرگوخی تاالە بەرکە ئەویان لەبەر بڵین سیستەمە عالمیەکە لەوانە نەتوانانی هەموو کات سیستەمە ئیسلامێکە دەرخایەن ناوی ئیسلامی جاریوە لە خۆی دەکاتەوە بەڵام لە کۆتاییدا ئەوەی کە دەوێت پەیڕەوی بکە هەم لە پەرلەمان هەم لە یاسا هەم لە ئەم بڵین سیستەمە گشتیەکە وڵات پێ بەڕێدە بە لە کۆتاییدا بە بانگراوندێکی ئیسلامیش دەکات و لە جیهانی ئیسلامیش کۆمەڵێک نمونەمانێ ئەوانەی کە لە وڵاتدا هاتوون بۆ پەرلەمان مەسەل لۆ نمونەیمە دەڵێن ململانەی ئایدۆلۆژی نەبوو بەڵام کاتێک دێنە پەرلەمان هەموو ئەو فەقڕانە دەردەینن کە علاقی بە ئایدۆلۆژی ئیسلامیە لەوێوە دەست پێ دەکەن لەوێوە هەوڵ دەدەن ئەم بنەما ئیسلامیانەی کە چ بنەمای کۆمەڵایەتین چ بنەمای بڵین اقتصادن ئابوورین چ بنەمای سیاسین لەوێ دەیگۆڕن ئەو جار کاتێک باسیەوە دەکەی کە ئێمە سیستەمێکی یەکدەنگمانی با ئێمە وەکو قورئان و سونە سیستەمێکی گشتیمان هەیە کە دەزانین با پایامەکەی من باش بکە با پایامەکەی من باش بکە ئەزای قسەی ئێمە لەسەر شتێکە کە ئێمە لێرە جەنابە لە ساڵ 95 خەڵکت بە خەڵکی تەدەیون و ئەوەی کە مەسەلەن بۆن منە بە جۆرە لە جۆرەکان باوا بڵێن ئەهلی ئیسلام و ئەهلی دین و باوا بڵێن پابەندن بە مەسائیلی شەریعەت و ئەمانەوە قسەکە لەسەرەوەی مامۆستا ئێمە چۆن سووک و ئاسان بتوانین ئەم لە ساڵ 95 تەسلیم بە دیدێکی ئەلمانی بکەین کە لە هەرێمی کوردستانە من بە ناوم ناوە دیدێکی غەریب ینی بنمونە ینی بێ پێناسە باش شتێ تاقیکەینەوە بە شتێک کە لە بەردەستمانەیە ئێستا بۆ نمونە لە هەرێمی کوردستانە تۆ حتا ئەم هێزە سیاسیانەش کە ئیدعای ئەلمانیەتەکەن ئەگەر تۆ بچیتە ناوەوە تێبینی ئەوە بکەی زۆر جار ئەو خەڵکانەی کە ئەلمانین بە مانای کەلیمە و دیدێکی زۆر ئەلمانانەیە وەختێک کە قساکەن بەر لە هەموو کەس هێزە سیاسەکە لە ناوەوە بۆ خۆی بە جۆرە لە جۆرەکان پێش لە ئەماگرێ و لە بەرابەری ئەوەستێتەوە قسەکەمان لەسەرەوەی ئێمە چۆن بتوانین لە ساڵ 95 خەڵکی هەرێمی کوردستان یا لە ساڵ 85 ببوورە لە ساڵ 85 تەسلیم بە ئەلمانێت بکەین کە ئێستا لە ئەرزی واقعا ئەلمانێت نییە طبعا بێگومان ئەو پرسیارەی کە جەنابەت کردی ئێمە لە سەرتا و باسی ئەوم کردووە کە ئێمە فەرق دەکەین لە بینی تەدەین و دین لە خەڵکی کوردستان بە ڕێژێکی زۆر بە پێی هەندێک ئیحسایی ورد 95 تا 97 ئەمە خەڵکەکە متەدەینە واتە تەدەیونی هەیە واتە بەلایەنە غەریزیەکەی شکالی نییە لە بڕوابوون بەخوا بە پێغەمبەر بە ئیسلام بە قورئان و بڕوابوون بە مەسائیلی حەج و مەسائیلانە بەڵام کە دێیتە سەر قەزیەی سیستەم ئێمە باز لە سیستەمی سیاسی دەکەین سیستەمی سیاسیش بناغەکە و بنچینەکەی دەگەڕێتەوە بۆ فکر ئەم فکرەی کە ئێستا لۆ نمونە کە دەڵێ فکری غەربی لە ئێستادا یان فکری ئەوروپا یان فکری لیبراری یان فکری باقی ئەو ئایدۆلۆژیاکانی تر ئەمە دیارە سەرچاوەکەی دیارە هەموو دەگەڕێتەوە بۆ ئەم پرۆژانەی کە ئەلمانیەت هێناویانە بۆ عالەمی ئیسلامی ئەو جار تەسلیمکردنی خەڵک بەلایەنی بەرامبەر ئەمە واقعەیەکە ینی ئێمە تۆ بتەوێ و نەتەوێ ئێستا خەڵک دابەش بووە لەسەر لە ساڵ 85 خەڵک لەگەڵ ئەلمانێت نا ئەمە بەم ڕێژە نییە ئەمە دەڵێن بڕازیە بەوەی کە سیستەمی ئەلمانی لە وڵات ئیداری وڵات بکە باسی ئەومان کردووە لەوانەیە نسبەیەکی کەمی تێدا بێ شارەزانە بێ لە وردەکاری ئەم مەسەلەیە هەندێک خەڵکی تێدا بێ مەسەلەن بەهۆی پارە و هەندێک مەسائیلی ترەوە بەڵام لە کۆتاییدا ینی ئەم سەردەمی ئەو قۆناغێمە 23 ساڵەمان تێپەڕان چەندان جار ئەم تەجروبەیە دووبارە بۆ بە هەمان نەمەتی زیاتر یان جیاوازتر یان سەروتر ئەمە بۆی واقعەکەت بۆ دەردەخا بەس بەوەتەوە بکەم ببوورە بام پرسیارەکە بکەم بۆی تۆش هەر درێژە بێت ینی ئەو لە ساڵ 15 کە لەگەڵ حاڵەتی ئیسلامیە و لەگەڵ ئایدۆلۆژیای ئیسلامیە ئەوە بە ئاوا بڵێن بە ئەوەی حکومڕانی ئیسلامی ڕازیە بەس لە دەرەوەی ئەو لە ساڵ 15 واتە لە ساڵ 85 لە هەرێمی کوردستان بە ئاوا بڵێن لەگەڵ دەسەڵاتی ئیسلامی نیە یاخود بە حکومڕانی ئیسلامی ڕازی نییە وایە بە دڵنیاییەوە کاتێک دێن بەس ئەوە ئیستیسنا دەکەین کە ئەو خەڵکی کە بە جۆرێک لە نەزانی معلوماتی وردی لەسەر قەزەی سیستەمی ئەلمانیەوە ئیلا کە هەڵی دەبژێرێ کە دەنجی پێدەدا کە ڕازی بەوەی چکە هەموو حیزبەکان لە وڵاتی ئێمە بەبێ یعنی پەردە بانگشی ئەلمانیەت دەکەن بەبێ پەردە اینجا ڕاستە مەسەلەکو باسم کرد ینی ئەلمانیەت چەند زۆرێک چیە بەڵام لە کۆتاییدا ئەوان کە دێن و لە پەرلەمان و لە هەموو ئەو هەنگاوانەی کە ناویانە ئەمە حقیقەتێکە بەڵام شتێک کە ضرورە ڕۆنی بکەمەوە ئەوش ئەوەیە تۆ باسی ئەوە دەکەی ئایا کام حکومڕانی لە ئیسلامە
ئێمە زۆر جار فکرمان بۆەوە دەچێت کە لە جیهانی ئیسلامیە ئایا حکومڕانی سعودی یان ئێرانی یان عێراقی یان تورکی من دەڵێم یعنی ئەم مەسەلەیە میثال نییە و نمونە نییە بۆ ئێمە باسی سیستەم دەکەین بەگشتی لە ئیسلامە بۆ نمونە هەموو ئەو بەشانەی کە دەوڵەتداری لێ پێک دێ هەموو ئەو بەشانەی کە سیستەمی ژیان ڕێک دەخا لە قورئان و لە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە شێوازێکی گشتی بە قاعیدەیەکی عام هاتووە دەمینێتەوە پانتایەکی گەورە بۆ عەقڵ و توانا و ژیری کەسە ئیسلامیەکان دەمینێتەوە بۆ ئەوەی لە قورئان و لە سنەت ئەم سیستەمە هەڵڕێژن جاریش کە دایڕژنەوە لە ڕووی پراکتیکەوەتە تەطبیقکەن لە نێو کۆمەلگا لەبەر هەندێ یعنی ڕاستە ئێستا لە جیهانی ئیسلامی لەوانەیە نمونەیەکت نەبێت زیندوو بەو ئەندازەی کە ئێمە دڵمان پێخۆش بێ بەڵام معنای ئەوە نیە لە ئیسلامان نییە ئەوەکو مسلمان ئەو لەوانەیە نمونەکی زیندوو نەبی وئیلا ئەگەر تەماشایی ئەم 13 سەدەیە بکەیت لەگەڵ کەم و کوڕیەکان کە لە جیهانی ئیسلامیە هەبووە بەڵام کۆمەڵێک ئەساسیات پارێزراوە باشە بۆ خەڵک بیر لەوە ناکاتەوە 13 سەدە کە ئەم عەسری تەکنەلۆژیا و سەوڕەی زانیاری و ئەم هەموو مواصلاتە نەبوو بەڵام ئەم 13 سەدەیە وڵاتێک لە وڵاتەکان نەمردووە لە برسان چۆن ئیداری ئەو وڵاتانە کراوە ژیانی اقتصادی ئەم وڵاتانە ڕێکخراوە اینجا بیر لەوە بکەوە تا ئێستا کوردستانێکی ئەوەندە ئەمە عنکاوە بینە ئەمە هەرمۆتەی بینە ئەمە وەرە بازاڕی تعجیل محلەیەکی تعجیل لە وڵاتی ئێمە تا ئێستا یەک جوولەکە بینە لە وڵاتی ئێمە لە ژێر سیستەمی ئیسلامی زوڵمی دەکرات بەڵام ئێستا لە ژێر سیستەمی ئەلمانیا ئەم ئاگربارانەی دەیبینی ئەم سوپانەی دەیبینی ئەم ئەوەی کە ئێستا بەسەر مسلمانان داهاتوو بە درێژایی 13 سەدەشتی وە کارەساتی وە نەبووە ئەمە هەموو لە ژێر چەتری ئەلمانی ئاخر قسەم ئەتۆگە بێ ڕێژەی ئەم 100 ساڵەی دەوڵەتی ئەلمانی وەرگری لە جیهانی ئیسلامیە یعنی عەقڵ ڕادەوەستێ لەم ڕێژە زۆرەی کوشتن و بڕینە باشە مامۆستا با پرسیارەکە ئاوا لێ بکەمەوە خۆ تۆ ئەزانی کە ئەگەر باس لە قورئان و سونەتەکەیت قورئان و سونەت بخوان با بڵێن مەتەریاڵن با بڵێن کەرەستەن ئەم کەرەستە پێویستی بە ئەرزیەتێکێ و پێویستی بەوەی ئەم کەرەستانە بەکاربێنن بۆی بینایەکی پێ دروست بکەین کۆشکێکی پێ دروست بکەین تۆ ئەگە سەیری تەجروبەی بە ئاوا بڵێن ئەگەر بەراوردەکە ئاوا لێ بکەین تەجروبەی ئەلمانی و ئیسلامی بکەین هەرچەندە هیوادارم بابەتەکەمان هەمووی نەبێ بە ئەمە ڕەنگە ئەزمونێکی ئەلمانی بێ بڵێ کاکە من ئەم مۆدێلم پێەیە ئەم شێوازە لە حکومڕانی بەس پرسیارەکە لەسەر ئێمەیە ئێمە ئیسلامی ینی بۆ ئەم پرسیارە لە خۆمان نەکەین بۆ بەر لەوەی کە ئەم پرسیارەمان لێ بکرێت بۆ خۆمان پرسیار لە خۆمان نەکەین بڵێن کاکەیە باشە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەم لە سا 15 بەس دەکەین بۆ لە سا 50 خەڵک بانگەکەین دەڵێن کاکە خەڵکی نەوەرن بۆ ئەم نموزەجە ئێمە بەم قورئان و سونەتەی کە لە بەردەستی ئێمە و لە بەردەستی کەسی کایانی ئەم کەرەستە گرنگە ئێمە ئەمەتان بۆ دروستەکەین بۆچی ینی تاکو ئێستا نموزەجێکی ئاوها دروست نەبووە تاکو مەسەلەن لە بەرامبەر هەیە ڕاستەکەی ینی ئەلمانیا دەتوانێت غەرب هەمووی بکا بە نمونە باشە بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا بکا بە نمونە بەس لە بەراورد لەم بەرەوە تۆ نەدەتوانی سعودیە بکەی بە نمونە نادەتوانی ئێران بکەی نە وڵاتانی خلیج بکەی کەواتە ئەمە بە جۆرە لە جۆرەکان نابێ بە مەسالیەت لە ئاستە واقعەکە ئەم بابەتەی جەنابەت باست کرد طبعا من پێم خۆشە زۆر لە ناخەوە قسەی لەسەر بکەم چونکە قورآن دوو قاعدەی داناوە قل هو من عندي أنفسكم لە شوێنشتە دەفەرمی لوموا أنفسكم طبعا ئەمە پێی دەڵێن هۆکاری داخلی طبعا هۆکاری ناوەخۆ بەشی سەرەکی ئەوەیە کە دەبێت ئێمە لۆمەی خۆمان بکەین وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد ئەم کەرەستە عەظیمە لە بەردەستی ئێمەیە ئەم هەموو قاعیدە لە قورآن و لە سونەت لە بۆ بەڕێوەبردنی سیستەمی وڵات لە بەردەستی ئێمە نەمانتوانیوە ئەم هەنگاوە بنین طبعا سەرەتا دەبێت لۆمەی خۆت بکەی و بە خۆت دابچیەوە دووەم بەڕاستی ئەم سیستەمەی ئێستای عالەمی ئیسلامی کە بڵین بەڕێوە دەبە واتە سیستەمی گشتی بەڕاستی مەجای ئەوەی نەدا و ڕاستە ئەوە قەت مەجالت پێ نادە بەڵام سەرەتاوەکو باسم کرد ئێمە بەڕاستی کەم و کوڕیمان زۆرە کەم و کوڕیەکان لە چیەوە سەرەتا بەڕاستی جیهانی ئیسلامی ئێستا تووشی گرفتێکی گەورە بووە ئەویش خوێندنەوەی بۆ واقع هەردەم لە دواوەیە واتە لە حاڵەتەکە تێدەپەڕی ئەو جەواقع دەخوێنێتەوە ئەمە یەک دووەم هەردەم خەریکی هێنانەوەی عوسرە بەردەوام دەڵێ ئەو پارەی هەیە ئەو سەروەتی هەیە ئەو دەسەڵاتی هەیە ئەو حکمی هەیە ئەو قووەتی لە کاتێکدا ئەوانە هیچی مبرر نین بۆی تۆ بگەی بە سیستەمێکی جوان سێەم هەر منطقە و شوێن و جوگرافیایەک بیئەیەک پێویستی بە ئالیەتێکی جیاوازی لە بەڕێوەبردنی حکم سەبۆنە من لە کوردستان بەڕاستی کوردستان کەوتمان لە سەرەتاوە 1995 مسلمانە ئەگەر بەڕاستی دیراسەیەکی جوانی سایکۆلۆژی دیراسەیەکی جوانی ئایدۆلۆژی دیراسەیەکی جوانی بوارە کۆمەڵایەتیەکان دیراسەیەکی جوانی حاڵەتی
وەکو دەڵی پەروەردە و تعلیم ئەو مەسائلانی کوردستان بخوێندرایەوە لە سەرەتا و لە نەوەتویەکەوە ئێستا حاڵەتی ئێمە ئیسلام بەو شێوازە نەدەبوو بەڕای من ئەمە سێ خاڵە خاڵی چارەم ئەو خاڵەی کە زۆر گرنگە بەڕاستی لە دنیای جیهانی ئیسلامی پێویستی بە قوتبە وەکو غەڕب نییە لەسەر ئەساسی دامەزراوەی و سیستەمی مؤسساتی بەڕێوە بڕوە بەڵکو جیهانی ئیسلامی هەموو کاتێک بەوە بەڕێوە چووە قوتبەکان کاریگەریان هەیە حتى ئەحزابی ئەلمانی ئێستا کە کۆ دەبێتەوە لەسەر ئەساسی قوتب کۆ دەبێتەوە نەک لەسەر ئەساسی سیستەماتیک بۆی ئەمە ئەوەشمان نەماتوانی دەرفەت لەوە وەرگرین سوود لەوە وەرگرین ئەو قوتبانەی کە هەمانە گەورەتریان بکەین زیاتر ڕێزیان لێ بگرین هەندێک نمونەی سەقەتمان هەیە لە جیهانی ئیسلامیە قوتبیاندانەوە بەڵام ئەمان بەڕێڕەوەی خراپ بادا بەڕێوەی دەبن و ئیلا ئیجابیاتی هەیە اینجا ئەم حاڵەتە کە پێی دەڵێن ئایا بۆ ئێمە نەمانتوانێت لە جیهانی ئیسلامی شتێک لەو بابەتە پێشکەش بکەین طبعا وەکوتم هۆکاری ناوەخۆی هەیە هۆکاری دەرەجیە یەکێک لەو خاڵانەی کە پێم وایە لەو کتێبە حەلم کردو ئەوەیە کە ئێمە لە بوارە فکریەکەوە نەمانتوانیوە بە تەواو ئەم بوارە فکریە لە ناخی تاکەکان وەکو دەڵێ هەڵقوڵێنین و دایمەزرێنین و بیچینین لە سەرەتا ئێمە گەلە بیرت بی لە نوێتێکەوە بە هەندێک شەفاف قسە بکەین هەندێک بەبێ مجاملە قسە بکەین واز دەکەم جەنابیشت ئاڕاستی بەرنامەکە چەند جار متابعەم کردە بەو شێوازەی ئێمە گەر لە بیرت بی لە نوێتێکەوە کە هاتین بەڕاستی شتێک بوو ئەوە بوو کە وەکو چۆن دەڵێ یعنی خەڵک بە ئەندازەیەک ڕژا سەر ئەم کاری ئیسلامی و سەحوی ئیسلامیە هیچ کەس دەوەخۆی ئەوەی نەدەکرد بەڵام ئێمە لە باتی ئەوەی بین لەسەر ئەساس و پانتایی گەورە بیرکردنەوەی فراوان بیر بکەینەوە لەسەر ئەساسی قەزیەیەک ساخاوەنی قەزیەیەک بین هەستین جزئیاتی فقیمان هێنا لە مزگەوتەکان کردمان بە کێشە کردمان بە مەشاکل لەسەر ئەساسی بیدع و سونە لەسەر ئەساسی ئەم مەسائلانە لە کاتێکدا بۆ نمونە وڵات طبیعەتی ئینسان وایە بڕۆ تەماشای تاریخی قورئان بکە وڵات پێویستی بە اقتصادێکی بەهێزە تۆ دەبێ بیر لەوە بکەی و چی اقتصادێک پێشکەش بەم خەڵکە دەکەی ئێمە هیچ کەیسێکی اقتصادیمان هەڵ نەگرت وڵات پێویستی بە قەزیەکی نیشتیمانیە لە ئێستادا کە وڵاتدا بەش بوون ئەو ملەتە 35 ساڵ لە بەردەستی حکوومەتی عێراقی و حکوومەتە لە دوایەکەکانی بەئەس بەڕاستی ناڵاندویەتی پێویستی بە قەزیە نیشتیمانیە ئێمە نەبوون بە خاوەنی قەزیە نیشتیمانی وڵات پێویستی بە قەزیەی ئەمنی هەیە ئەمن یعنی بەڕاستی یەکێکە لە خاڵە هەر گرنگەکان ئەمە بەڕاستی ئیشمان لەسەر نەکرد وڵات پێویستی بە قەزی ئیداری هەیە ئێمە بواری ئیداریمان هەڵ نەمشات چۆن دەچێت دەستمان پێ کرد ئەو کاتەکەمە پێویستمان زۆر بەوە نەبوو ململانی ئایدۆلۆژی بکەین ئەو کات لە ئێستادا ئەلمانیەکان توانیان پێی خۆیان بچەقێنن لە بواری ئەلمانیەتەوە بەوەشەوە ئاڕاستەی گەنجەکانمان و خەڵکی ترمان بگۆڕن ئەو کاتە پێویستمان بە ململانی ئەلمانی نەبوو لەگەڵ ئیسلامی ئەو کاتەمە پێداگریمان لەسەر کرد و گرفتێکی زۆرمان لەسەر بنمونە گەنجێک کاتێک داهاتە مزگەوت ئەمە حەقەت قسە بکەین کە بەرەو ئەم ئاڕاستە ئیسلامیەدا دەهات یەکسەر دەچۆ ماڵێ برای بابی دەیگوت یا ڕەسوول الله ئەتوو کافری وێنەیەکی دەبیت ئەتوو مشتێکی یعنی چوار دەورەیەکی تەسویر دەکرد کە هەمووی مشتێک و کافرە لە کاتی ئەمە حەقەتی نییە ئەم باوکە 70 ساڵە بەم حاڵەتەی هێناویە کەی کاتی ئەوەیە تۆ لەسەر جزئیاتی پەنجە جوولانە یان پێداگرتنێگەن شتێکی تر لەبەرەوە بەڕاستی ئەمە هۆکارە داخلەکەی ئێمە نەمانتوانی ئەوە بکەین و ئیلا بەڕاستی ئەمبی ئەی لە کوردستان ڕەخساوە کە خاوەنی 5,000 مزگەوتین خاوەنی یعنی یەک ڕەود وەکو دەڵێ پانتایی حزبێک بەس مەلامەن لە وڵاتی خۆمان هەیە لە کاتێکدا مەحاڵی ئێمە زۆر باش پرسیارش کاکەم ئەتوانی درێژە دیسان بە وڵامەکەت بێتەوە ئەوش ئەوەیە ئێستا جوان بڵێن گەڕایتەوە بۆ دەینەوەتەکان و ڕخنەی ئەو واقعات کرد ئەوە کەم پێم وایە ئەوە بێ ئیشێکی زۆر گرنگی لایەنە ئیسلامیەکان بێت لەوەی کە بەجددی ینی بێن ئەو واقعی کە لە ڕابردووە هەیە جارێککە بیهێنەوە لە بێژنگی بێن چوزانم خەوشەکانی لابەر قسەکە لەسەرەوەیە جۆنابە جوان ڕخنەت کرد بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا ئێمە ئەو واقعمان تێپەڕاندووەوەی کە جنابەت مەسەرم بۆ نمونە ڕخنەت کرد وتت ئێمە هاتوین مەسەرم بۆ نمونە یعنی بە کورت و مختصری لە جێ ئەوەی کە ئێمە بتوانین فۆرمێک لە دینی پڕ لە مرونەت پڕ لە ژیان ئەوەی کە پێکوتە ژیان دۆز پیشان بین هاتین لەگەڵ ئەوە بڵێن لەگەڵ ئاینداری شعبیەکە بەر یەک کەوتین ئەوە بۆیە زۆر جاریژە گوترامە ئاینێکی نوێ ئەم مەسەرم بۆ منە هێنا ئەم هێزە ئیسلامیانە هێناوێنە بە قسەکە لەسەرەوە ئێمە مۆسا ئایا ئێمە ئەو واقعی کە ئێستا جەنابە ڕخنەت کرد تێمان پەڕاندووە تاکو نەوەی نوێ
بانکین بۆ سەرخوانێکی تر واتە ئێمە دڵنیا بووین لەوەی کە ئەو واقعی کە لە ڕابردووە هەمان بۆ تێمان پەڕاندووە ئێستانەوەی نوێ حازرەکەین بۆچی بۆ ململانەیەکی تر ئەم ململانەیە کابێ بە هەڵگری ئایدایەکی گرنگی ئیسلامی شوناسێکی ئیسلامی لە بەرامبەر چیە لە بەرامبەر ئەوەی کە پێکوترێ شوناس و ئایدای ئەلمانی پێم وایە ئێستا لە سەروبەندی ئەوە داین دوو حاڵەت زۆر گرنگە یەکێکیان اعتراف دەکەین لەسەرەوەی کە ئێمە ئەم حاڵەتی پێشوو کە بەسەرمان برد هەڵەوپەڵێکی زۆری تێدا بوو چونکە ئیعتراف بەشێکە لە چوونە پێش خاڵی دووەم تقریبا وا سلمێنرا لە قیاداتی گەورەی ئیسلامی کە ئەم حاڵەتی ئێمە هەنگاومان بۆنە ململانەیەکی قۆڵمان کرد لە کۆتاییدا نەگەیشتنە دەرئەنجام ئەمە خەریکە ئەوانیش احترام بۆ بکەن چونکە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە چونکە وڵات یان هەموو سیستەمێک پێویستی بە کۆمەڵک شخصیاتی مفکر هەیە چونکە معالیمان هەیە مثقفمان هەیە ڕاستی ئەم مەسائلانەمان هەیە ئەوەی کە دەوێت ئینقاذی کۆمەلگا بکە دەبێت مفکر بێ ناتوانێت عالیم قەزیەکی علمی چارەسەر دەکات مثقف کەسێکی عام و گشتیە بەڵام مفکر دێ برینی ئومەت چارەسەر دەکات ئەم دوو حاڵەتە پێم وایە حاڵەتی زۆر گرنگ و پێویستن حاڵەتی سێیەم ئەوەیە کە ئێمە جارێ بە خۆمان داچینەوە ئایا کوردستان لەگەڵ میسر لەگەڵ تونس لەگەڵ هەندێک وڵاتی تر دەبێت تۆ کۆپی بکەیت بێگومان ئەمە هەڵەیەکی گەورەیە یان کاتی خۆی ئێمە لە نواتەکان دەبێت کۆپی ئەفغانستان و شوێنشکەمان نەکردبێ ئەگەر کردمان هەڵەیەکی گەورەیە ئەمانە هەموو هەنگاون بۆ چوونە پێش ئەو جار تا ئێستا ئەو قۆناغی ئێستا ئێمە لێ وەقفەمان کردووە بە دوای ئەوەدا دەگەڕێن ئەم خاڵە لە هەوازانەی کە لە ئەنجامی ئەم 23 ساڵەدا بەڕاستی کاری لە دواکەوتنی ئێمە کرد ئێستاوە بە دوایدا دەگەڕین خاڵێکی تر ئایا سیستەمی سیاسی ئیسلامی دەبێ یەک فۆڕم بێ چۆن لە سەردەمی خەلیفەکان هەبێ ناوەکان هەمان ناو بن سیستەمەکەی هەڵبژاردن هەمان سیستەم بێ نەخێر بێگومان ئێستا گەیشتنە واقعەک ئەمە وانە لە وڵاتی ئێمە کە خەڵک 195 مسلمانە ئەرێ دەتوانی بە چه حاڵەتێک بچێژۆرێ خاڵێکی تر لەوانە ئایا ئەو ئالیەتی حکم دەکرێت دەستکاری بکرێ بێگومان ئەمە گەیشتێنە قەنەعەت کە لە هەر سەردەمێک و هەر زمانێکە پێویستی بە ئالیەتیش تایبەتە بەڵام لەژێر ئیطارێکی گشتی نەک ئیطارێش تایبەت اینجا ئێمە گەیشتنە ئەم پێنج خاڵە ئەم پێنج خاڵە دەواازەیە کە بۆ چوونە پێش بەڵام شتێک ماوە بمبورە شتێک ماوە کە ئێستا قۆنا ئەویش ئەوەیە زۆر جار سیستەمی سیاسی ئیسلامی دوور لە ڕوویان وەکو دوکانێک تەماشا دەکرێت وەکو حرفە و پیشێک تەماشا دەکرێت کەمە کارەساتێکی گەورەیە لە لای من کارەساتێکی گەورەیە ئەو کەسانەی کە لە ناو سیستەمی سیاسی ئیسلامی بە دوای بەرژەوەندی مەساڵحی شخصیدا دەگەڕن لێ ناگەڕن گۆڕاکاری بکرێت لێ ناگەڕێن تەوژمی نوێی نوێ بێنە مەیدان ئەو خاڵەی کە لە ئێستادا گرنگە لە هەموو دنیادا هەر وڵاتێک ڕێژەی پێشکەوتنی فەلسەفی و ثقافی و کللتوری و فەرهەنگی لە پێش بێ ئیلا تەماشاکە لە کۆتاییدا ئەو کەسانە لە پێشن کە گەنجن اینجا لە وڵاتی ئێمە تقریبا دینداری و ئیشکردن لەسەر ئەساسیات و بناغی دینداری بۆتە میراتگری کاکە من کردومەوە دەبێت من کۆتایی پێبین ئەمە هەڵەیەکی گەورەیە دەبێت ئەو کەسە دەست پێ بکاتەوە کە شوێن و مقامەکەی زۆر جوانە مامۆستا لە کتێبەکە دیسان بەراوردێکی ترت کردووە هەڵبەت بەراورد لە کتێبەکەیە لە نەوەی نوێە زۆرە ئەویشەوەیە نووسیوتە لە سا هەشتا و پێنجی خەڵک دەبێت سەرۆکاری بکرێن واتە حکم بکرێن بە کوردەکەی لە سادیان نە سەرکردن و ئەو با بڵێن ئەو گشتێشن باشە لە سا پێنجی بیرمەند و زانا و سەرکردن پرسیارەکە وایە بەجددی لە هەرێمی کوردستانە لە سا پێنج بیرمەند و سەرکردە و هەروە زانامان هەیە طبعا سەرەتای من وتومە یعنی ئەمە بە گشتی ڕێژەی کۆمەلگایە ئێستا وڵاتی چوچ و ئەمریکا تەماشا بکە طبعا 3600 مەراکز و مؤسساتی لێیە وڵاتی ئەمریکا ئێستا بە مؤسسات بەڕێوە دەچی لەوێەوە بەڵام لە سەرەتاوە تەماشاکە ئەوەی سەوڕەی ئەمریکی ڕێخستووە پێکاتوە لە کەمتر لە 105 یان 105 اینجا وەرە تەماشای شۆڕشی فەڕەنسا بکە دوای ئەوەی تەحولی کرد لە وڵاتی ئیسلامی ئەوە بەڕاستی ئەم ثەورە عیلمیە ئەوانەی کە هەستان بە ثەورە عیلمی کەمترن لە 105 یان 105 اینجا وەرە جیهانی ئیسلامی ئەوەی گۆڕانکاری کردووە لە ڕووی فکرەوە لە 105 و کەمترن بۆیە بە دڵنیایی و ئێمە بە ڕێژەیەکی گشتی وەرم گرتووە بەڵام بەڕاستی کوردستان جاری تریش باسم کردو ئەگەر ئەوە نەبێتە لۆمە لە سەرمان و بەڕاستی جیهانی ئیسلامی بە 10 ساڵ تا 15 ساڵ لە پێشی ئێمە لە ڕووی فکرەوە بۆ بنمونە قەزیە هەیە 10 ساڵە لە وڵاتانی بڵێن جیهانی ئیسلامی ڕەت دراوەتەوە مناقشەی لەسەر کراوە ممارەسە کراوە ئێستا دەگاتە ئێمە گرفتی ئیعلام گرفتێکی بەسیتە لە هەندێک قەزی پیشاندانی ئافرەت و مۆسیقا و هەندێک مەسائل ئێمە 10 ساڵ خەریکی ئەو بن کاک ئێستا ئەو قۆناغە تازە 10 ساڵەوە پێش تێپەڕی بوو یعنی ئەوان بە بەردەوام لە هەندێک قەزیە لە پێشی ئێمە کەواتە ئێمە بە دڵنیاییەوە لە ڕووی ئەم 150 حاڵەتەکەمان کەمترە
ئەو گومانی تێدەنی بەڵام لێرە نەمگوتووە کوردستان گوتومە کۆمەلگا بەگشتی وا پۆلێن دەکرێت کە 1995 دەبێ بەڕاستی سەر و کار بکرێ ئەمە بۆ سەر و کار بکرێ ینی ئەمە خەڵکێکە تابیعە ئەم سیستەمەی کە دێ ئەو بە دوایدا دەگەڕێ دەیەکی بڕاستی دەتوانین بڵێن داهێنانی هەیە بەڵام نەگەیشتۆتە ئاستی ئەوەی کە ببێ بەقاعید ببێ بە پێشنگ 105 هەوڵی داوە لە برینێک بێڕێ بۆ نمونە یەکی چوی سێت قوتب وەرگرە یەکیشی ئیمام حەسەن بناوە لە مامۆستایکی قوتابخانێ بەڵام بۆ دێ ئیبراز دەبێ لەبەرەوە دێ برینی کۆمەلگات یاری دەکە بەگشتی ئایا کۆمەلگا لەم عەسڕی خۆی پێویستی بە چییە سید قوتب قەزیەیەک تەبەنی دەکا قەزیەیەک یعنی ئیسلام لە کۆتاییدا بە معالەجەی ئەو قەزیەیە دیاری دەکە بۆیە دەبینی فی ظلال ملیۆنەها تەفسیر نووسراوەتەوە بەڵام فی ظلال لە ناوەویان بەلوە قوتب تەماشا دەکرێت اینجا بەگشتی مفەکر بەڕاستی ئەو کەسەیە دەبێ لە نێو حاڵەتە بڵین کۆمەلگاکەی خۆی بگەڕێ بە دوای ئەوەی دابزانی برینی ئەم کۆمەلگا لە چێ تاکو معالەجەی بکە ئەگەر توانی برینەکەی ببینێتەوە معالەجەی دابنێ ئەم کەسە دە پێی دەڵێن مفەکر و پێی دەڵێن بەڕاستی لەو ڕێژە 105 بۆیە بە دڵنیایی و لە کوردستان دەتوانین بڵین کەمتر لە 105 بەڵام وەکو گوتم من لەوێ باسم کردووە بەگشتی کۆمەلگاوە پۆلێن زۆر باشە مامۆستا تەمان لە بابەتی پەیوەند بە فکرە نۆ خاڵدە ڕیز کردووە لە پەیوەندی فکر بە خواناسی تاگاتە پەیوەندی فکر بە ڕاپەڕین و هەستانەوە ئەگەر دۆخی هەرێمی کوردستان لێ ئێستاە بە دۆخی نوجدان و ئەو دۆخی کە تیا بێزاری بڵین کۆمەلگا بەڕێوە بە و هەروەها حاڵەتێکەیە حاڵەتی ئەوەی کە مەسەرم بۆ منە کۆمەلگا بڵێن لە حاڵەتی پاسیف بوون و هەروەها لە حاڵەتێکایە کە مەسەرن کب بۆتەوە ئەک قسە لێرەوە لەسەر نەحزەتێک بکرێت لەسەر ڕاپەڕینێک بکرێت ڕاپەڕین هەڵ ئێمە بەمانەی مۆزوعی باسیەکەن بەمانەی بابەتی قسەمان لەسەرەوە نییە خەڵک هەستێ و تێگەشتی تفەنگ بەدەستەوەگرێ بڕوا نازام لە دژی دەسەڵات و فەڵام قسەمان لەسەر ئەو هەستان و فکریە کە جەنابەت لە کتێبەکە بە جۆرە لە جۆرەکان تەبەنیت کردووە ئێمە دەبێت چی بکەین چۆن دەست پێ بکەین و بێت لە لای چۆ دەست پێ بکەین ئایا دەکرێشتی واکرێ ینی بەم حاڵەتی ئێستامانەوە ئەگەر ئەمە بداوا نەحزەت تێ بکەین داوا چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان گەشانەوە چوزان بزاوتن و نازام شتێکە لەم بابەتانە بکەین چۆن دەست پێکرێت ینی بڕوان پێ بکە پرسیارەکان زۆر ینی بەدڵمە بۆ بەدڵمە بەشێک لە هەدەفی نووسینی ئەو کتێبەم ئەوەیە پێشم خۆشە بڕاستی ئەوەی کە خوێندویتەوە چاک بزانی کە ئێمە ئامانجمان لەوەی ئەوەیە دووەم قەزیە ناڵدا بەڕای من ناڵدە ئیلا ئەوەنی تۆ بێجادەی و خانی بسووتێنی و ئیثەورە بکەی دوو جۆرە گۆڕانکاری هەیە لە کۆمەلگا گۆڕانکاریەک پێی دەڵێن تەورە و شۆڕش ئەم گۆڕانکاری سەورە و شۆڕشە زۆربەی هەر زۆری کە کراوە زیاتر لە حاڵەتێکی چەند ساڵە تێنەپەڕیوە عمری کورد بووە و بەشێکیان لەم سەورەیە ئەو کەسانە کردوتیان کە سەورەیەکی دەتوانم بڵێم دکتاتۆریانی لێ پەیدا بوو لە کۆتاییدا جۆرێک کە هەیە گۆڕانکاریەکی بەڵتیئە بەڵام درێژخایەنە بەنمونە ئێستا پێغەمبەر عەلەیهی سەلام هات سەورەیەکی فکری کرد ئایدۆلۆژی کرد ئەم سەورەیە 13 سەدەیە درێژەی هەیە لا يزال ئێستاش ئاگادار بەڕاستە ئیسلام وەکو حکم و سیستەم لە دنیادا نە بەڵام یەک دینم لۆ بینە یەک ئایدۆلۆژیم لۆ بینە یەک حکمم لۆ بینە لە دنیادا دەوری لەم ئیسلامە نەدابێ بە جۆرێک لە جۆرەکان مشارەکەی کردووە لە کۆتاییداگە هیچ نەبێ تۆ بە ئیرهاب لە قەڵەم دەدا بۆ ئەوی لە کۆتاییدا سرد بکوتێ ئیذەن کەواتە ئەم گۆڕانکاری کە پێغەمبەر کردی عەلەیهی سەڵات وسەلام ئەمە گۆڕانکاریەکی 13 سەدەیی بە دوای خۆی داهێنا و لا یزالیش بەردەوامە ئێمە دەبێت بیر لەوە بکەین و نەهەڵدە ئەوە نییە تۆ دنیا بسووتێنی ڕکەوبەری بکەی ملمانێ بکەی بەڵام بەڕای من نەهزە لە ئێستاوە حاڵەت و بیئەی کوردستان باشترین حاڵەتە بۆ بیئەی ناڵەوی بۆ ئێمە ئەمنیەتمان بە قەرارە سوپاس بۆ خوا و ئێمە بیئەیەکی گونجاومان هەیە بۆ هەڵگری چونکە کللتوری کۆمەلگەی ئێمە هەرچەندە لە چندێک لەو بڵین مناقەشانەی کە ڕوبەڕوون بۆ تۆ ئەن قبولیانەوە نییە کە من زۆر جار دەڵێم کللتوری کۆمەلگای ئێمە کللتورێکی ئیسلامیە ئەگەر ئاگاداریش نەبی بڕۆ تەماشا بکە هەر لە ژنوش خوازی بگرە تا دەگاتە هەم بوارەکان بۆی بەتاکید کە دەڵێ کللتوری کۆمەلگای ئێمە کللتورێکی ئیسلامیە تەنانەت ئەوانەی کە ئێستا خاوەنی موسساتی گەورەی فکری ئەلمانین کە لە توندڕەوەکان وەکو دابڕان و ئەنە بڕۆ تا ئێستا کچەکانیان لە ڕێی شریعەتی ئیسلامی بەمێر دەدەن و مارە دەکەن وڕازیش نین بەغیری ئەوە کەواتە کللتوری کۆمەلگای ئێمە ئەمە پاڵنەرێکی زۆر بەهێزە بۆی تۆ ئەم نازای بکەی خاڵێکی تە تۆ ئەگەر بتوانی نازەیەکی فکری بکەی ئەم نازە فکریە لە سێو دەست پێ دەکات سەرەتا ئەم بوارە فکریە لە ناخی تاکەکان بچەسپێنی کە بە معنای کەلیمە موسڵمان دەتوانێت لە کۆتاییدا ژیانی خەڵک پارێزراو بکە ئەمنیەتی خەڵک پارێزراو بکە وەکو دەڵێ نیشتیمانی خەڵک بە ساحیبی خۆی بداتەوە چکۆ قزێکی زۆر گرنگە
ڕاستە ئێمە لە وڵاتێکە ئەگەر پێمان خۆش بۆ هەموو دنیا یەک پارچە بێ بەڵام ئەمە نییە ئەم حاڵەتی ئێستا هەیە بۆتە ضرورەتێک کە دەبێت کیانێک هەبێ و ئیشی لەسەر بکەیت وەگەت و نەتوانی ژێرە خۆت ڕزگارکەیت چۆن دەتوانی ئەمە ڕزگارکە ئەمە حقەتێکە و دەتوانین بڵین ئەم سەورە فکریە لەوە دەست پێ بکە کاکەمە جگەل لەو سەیە ئێمە دەتوانین اقتصادێکی گەورە لە وڵاتی خۆت بینا بکەیت لە کۆتاییدا تۆ ڕقەمبی لە جیهانی ئیسلامیە ئێمە نەماتوانی ئەم چوار قەزیە تەبەنی بکەین و خۆم هەم بکەینە صاحبی قەزیە تەماشای قورئانکە هەموو قسەی سوورەتی یوسف تەماشاکە لە کۆتاییدا لە پێغەمبەرێکی گەورە نێرداوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆ قەزیە کە پێی دەڵێن قەزیە تەبەنی اقتصادی وڵاتێک ڕزگار دەکات بە اقتصاد هیچ پەیامێکی ئایدۆلۆژی نییە بەڵام لە کۆتاییدا خەڵک ئەم ئایدۆلۆژی هەڵدەبژێری کە اقتصادەکەی بۆ دابین دەکات باشە اینجا بڕۆ تەماشای قەزیەی بەشەکانی تری ئیسا بکە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە ئەو کاتە قەزیی مەسەلە سحر و کاهانەوە مەسایلانە خەڵکی بەڕاستی گەیشتبووە قەزیی موسا هەموو قەزیی موسا 126 جار سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە قورئان داهاتووە هەمووی باسی زوڵم و مەزلومیەتە دەی خەڵک کاتێک کە مەزلوم دەبێت سیستەمێکی سیاسی ئەوڕۆ لە وڵاتی خۆمان زوڵم دەکا گەندەڵی دەکا ئەم وەزع دەکا پێویستی بۆیە خەڵکێک لەژێر ئەو زوڵمیە دەری بینێ ئەمە قەزیەن بۆیە ناهزەی صاحب قەزیە ئەوڕۆ دەتوانی بکاتە ئەمە زۆر باشە مامۆستا بۆیە ناچارم کە بڵێم وڵا ئەگەر بکرێ مەسەلەن بتوانین هینەکانمان وڵامەکانمان کورتترکەینەوە شتێکی باشە ئەوەیە چەند پرسیارێک ماوە هەچێ لەو پرسیارانە ئەوەیە کە تۆ لە سەرەتایە تقریبا من بیستمە بێمە کۆتایی باوە بڵێن کتێبەکە ناوەڕاستی بچمەوە بۆ سەرەتا ینی من دێم وەچم لە ناو کتێبەکە مشت و ماڵێکم کردووە بە تەشید قسەکە لەسەرەوەی ئەتەوێ پرسیارێک دروست کردو بۆی بۆچی من فکرم هەڵبژار یا با بڵێن بۆ فکرمان هەڵبژارد تەمان ئەمە قەزەیەکی زۆر مهمە جەنابەت بەر لەوەی کە دکتۆر بی و با بڵێن مامۆسای زانکۆبی تۆ مامۆسایکی ئاینی لە ناو با بڵێن چینی مامۆسایانی ئاینیان زۆر کەم قسە لەسەر ئەوەندەی پەیوەستە بنەوە بە مەجای فقهەوە ئەوەنە لە مەجای فکرا ئیش ناکەن قسەکە لەسەر ئەوەیە ئەمە بابەتێکی غا دەرەجە گرنگە لەوەی کە مامۆسایەکی ئاینی بێ دەستکا بە نووسینەوەی فکر سەر لە نوێ ینی جارێک کە ئەم حرەکەتە دروست کاتەوە تۆ بە ئاوا بڵێم ئەم پرسیارەش بکەم تۆ هەست ناکەی کە مامۆسایانی ئاینیش ئەندازەیەک ئاوا بڵێن ینی لەو بێخەمی ئەوانیش ینی بەشێک لە ئەم هینەی بەرەکەوێت ینی لەوەی کە ئەگەر لە ڕابردووە ئەگەر لە ئێستاە حرەکەتێکی فکری کە ئێمە زۆر مەبەسمانە و حرەکەتی کاتوانێت ئینقلاب بکە لە ناخی ئینسانە واروها گۆڕانکاریێکی گەورە بێ هەڵگری مەسەلەن بۆ منە گۆڕانکاری گەورە بێ هەست ناکەی مەسەلەن لێرە مامۆسایانی ئاینیش ئەندازەیە کەم تەرخەمیان هەیە بەڕای من ئەگەر بێئەدەبی نەبێ بەرامبەر مامۆستایانی ئاینی طبعا نەک کەم تەرخەمێکی زۆر هەیە بۆ سەرەتا ئێمە کاتێک دینە سەر مینبەر و قسە دەکەین یەکسەر دەڵێن ئیسلام ژیانە بەڵام کە دێ ناوڕۆکی وتارەکە بۆ دەردەکەوی کە نەخێر ئیسلام بەس علاقەیەکە لە بینی خۆت و خوا کە ئەم مەسەلەی علاقەی بە ڕەهبانیەتەوەی علاقەتێکی تەواو نۆرماڵەکە مامۆستا بەس بوارە عیبادەتەکە نەک بەشەکانی تر یعنی مامۆستا ڕێگەم بدەمە بەڵە زۆر حەساسە بەڵێ تاچێکی تووڕەمان بۆ دروست ناکات کاڵم تاچی تووڕە لەگەڵ ناخی خۆی تووڕە لەگەڵ دەوروبەری خۆشی ینی با ئاوا بڵێن ئەم دیداریە فێری ئەومانەکە کە تەحملی با ئاوا بڵێن تەحملی گرفتەکانی کۆمەڵگا بکەین لە پێناوی چیە لە پێناوی سەرخستنی ئەوەی کە پێگوترە پرۆژەی ئیسلامی پیشاندانەوەی جارێک طبعا ئوستاز یعنی قەزێکە حساسە پێویستی بە کاتی زۆر هەیە ئەمە هەر بە کورتی دەکەم و بۆی بگا پەیامەکەمان سەرەتا ئێمە دەبێ ئاگاداری ئەوە بین بەڕاستی ئەم حاڵەتێکی ئێستا مامۆستای ئاینی تێکەوتووە مامۆستای ئاینی زۆربەی هەر زۆری خۆی گۆشەگیر کردووە لە ناو مزگەوت دەژی مزگەوت چینێکی تایبەت دێ ئەم چینە تایبەتە ملتەزیمە بە هەموو ئەم بڵین ئاداب و ئەخلاقانی کە لە ناو مزگەوت دەکرێت کە بۆ خۆی گۆشەگیرە ناچێتە ناو سیاست ناچێتە ناو بازار ناچێتە ناو معاملات ناچێتە ناو تیجارەت ناچێتە ناو علاقاتی دووەلی ناچێتە ناو دیبلۆماسیەت ناچێتە ناو ئەم بوارانە طبعا تەرکیزی لەسەر بوارێکە کە پێی دەڵێن بواری ئەخلاقی و ئیمانی ئەم مەسەلەیە بڕۆ تەماشاکە چەند هەزار مزگەوت هەیە و چەند هەزار وتار هەیە زۆربەی هەر زۆری تەرکیزەکانی بەڕاستی لەسەر ئەم قەزیە کاتێک گەنج دێ نەوەی نوێ دێتە ناو مزگەوت و جێ لە وتار ڕادەگرێ ئێستا زان ڕوتێک پەیدا بووە ئەستن نایەتە وتار خوێندن دەڵێ ئەمن کە دەچم هەماشتی دووبارەی ئەمە خاڵی دووەم هەتا ئێستا ئێمە لەگەڵ مێژوو دەژین لەگەڵ مێژوژیان هەر دەرێن ئیمامی ئەبوو بەکر و عومەر وایان کرد کاکە تۆ چت کردووە چ تێناو ئەو عەدالەتی کرد و ژیانی بە خەڵک بەخشی تۆ چت بەخشیوە
ئەو هەنگاوی ناتوانی ژیانی خەڵک ڕێککە لە هەموو بوارەکان تۆ چت کردووە ئەمە نیە. خاڵی تر کە بڕاستی یەکێکە لە تەنفیزە هەر ئەساسیەکانی ئەمڕۆی پرۆژێ ئەلمانی ئەوەیە هەموو کاتێک دەڵی کاکە جا ئەمن مەلام و سیاسی نیم دەیکە تۆ دەڵێ من سیاسی نیم خۆی عملی سیاسی لەگە فکری سیاسی جیاوازە بۆمی ئەمە ورد لێککەینەوە ئەوەی کە عملی سیاسی دەکە ئەوەیە کە ئەندامی حزبێکە ئەوە جدایە با مەلا ئەوە نەبێ قەیناکە و ئەگەر ئەوەش بشتێکی طبیعیە بەڵام فکری سیاسی واتە ئەتو بڕوابوون بەوەی کە ئیسلام سیستەمێکی سیاسی کە تۆ دەڵێ ئەمن هەڵگیری فکری سیاسی نیم تۆ بۆ نییە قسە لەسەر پەرلەمان بکەی بۆ نییە قسە لەسەر انتخابات بکەی بۆ نییە ڕخنە لە سیستەمی سیاسی وڵات بگری چونکە بۆ خۆت ئێلان کردوگەم علاقەم بە مەسەلەی وەنیە ئەگەر تۆ نوێنەری ئیسلامی ئەم قەزیە ناکەی بە تاکید لە کۆتاییدا کۆمەلگاش بەوە دەبا اینجا نەوەی نوێ کاتێک دێتە مزگەوت لە زانکۆ دەوام دەکەم لە کۆلێژ دەوام دەکەم تاجیر کە دێ دکتۆر کە دێ مهندس کە دێ فەیلسوفە کە دێ کاتێک ئەوە دێ جێلە و دەگری تەماشا دەکەیت و احتیمام بە هەندێک شتی میثالی دەدەی هەر واقعی نییە بۆ واقعی نییە بنمونە هەر لە سەرتاوە دەست بەوە دەکەی کە دنیا هیچ نییە پێویست ناکە پێغەمبەری خوا هەر بەردی لە زجی بەستاوە ئیمامی عومەر هەر نۆ پینەی لە بەرچی بچ کاکە ئیسلامێک پێکات بێت لە ئەی مامۆستا بۆ خۆت پینەت لە بەرچین لەبەر نییە ئەی مامۆستا بۆ خۆت هەفتەی 3000 داوەتی ئەی مامۆستا بۆ ڕۆژ لە ڕۆژان بەردێک لە زگن نابەستی وانە ئەخرەمە حاڵەتێک کاکە ئەم شتە میثالێنە دەی لە قورئاندا خوای پەروەردگار بە هاوش سەنگ فەرمی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة قرآن ده فرمي ولا تنسى نصيبك من الدنيا جاء بيغمبر عليه الصلاة والسلام حالتك بوا ليك حالت بكس جي خوي بستاوى إلا دايك من عايشة ده فرمي كان رسول الله صلى الله عليه وسلم يدخر قوت سنة إسلام يجيك ما ناني صالح ماني وناني صالح شي داكر دوا لجوانترين لباس إنسان كسك دي معناه أم دينا دين رهبانيته علاقة بجيان ونية ئەم دینە ناتوانانی ژیانی من ڕێخە ئەم دینە ناتوانانی ئەمنێت بۆ مژەرتەوە ئەم دینە ناتوانانی سیستەمێکی ئابووری بە قووەت بە وڵاتەکەم کە ئەمڕۆ ململانەی ئابووری لە هەموو دنیا دەبۆتە پێشەنگ ئیدەن مامۆستای ئاینی لەوە کەم کوڕە خاڵێکی تر لەو خاڵانە پێم وایە کاتت کەمە ئەوش ئەوەیە جاران سەوڕەکانی بە تایبەتی شۆڕشەکانی کە کورد کردویانە پێشەنگەکەی مامۆستا ئاینی بۆ ئێستا بۆ ئەلمانیەکان تەرکیزە سەرەوە دەکەن بەس مامۆستا تێکەر عەمەلی سیاسی نەبی لەبەرەوە دەزانن کاریگەری مامۆستای ئاینی لەسەر کۆمەلگا جیاوازە لە کاریگەری خەڵکانی مامۆستا لە لاپەڕە 176 سەبارەت بە خوێندنەوە وەکو هۆکاری ڕۆشنبیر بوون دیسان بەراوردێکی ترت هێناوە ئەوش ئەوەیە دەڵی تاکی ئەوروپی ساڵانە 35 کتێبە خوێنێتەوە لە ئیسرائیلە تاک ساڵانە 40 کتێبە خوێنێتەوە بەڵام لە جیهانی ئیسلامیدا 80 کەس لە ساڵێکدا خوێندنەوەی یەک کتێبیان بەرەکەوێ بەجددی ئەمە مەترسیدار نییە خود با بڵێن ئەمە هەر بۆ خۆی ئەم جەهلێک کە ئێمە سا مەسەلەن بۆ منە پێوەی گرفتارین هەرەوە بخۆی هۆکارێکی زۆر بەدە من حاڵەتی ئومەی ئیسلامیم بە لاشەیەک شوپاندووە کۆمەڵێک برینی لە لاشەیە یەک برین نییە هەندێک برین بەرەو موزمین بوون دەچن ئەمە دەبی معالەجە بکرێ لەوێش ئاماژەم بەوە کردو بەڕاستی یۆنان وڵاتێکی زۆر بچووکە بەڵام کە گەیشتە ئاستی خوێندەواری تاریخ و بەسمەی خۆی لە ژیان تۆمار کرد دوای ئەو بەڕاستی ڕۆمەکان هاتن دوای ئەو فارسەکان هاتن دوای ئەو ئیسلام هات کە بووە خاوەنی ئومەی ئیقرا بوو بە ساحبی 13 سەدەی زێڕین دوای ئەو کە دەستی لە ئیقرا بەردا ئێستا و ڕۆژ ئاوە خاوەنێتی کە ڕۆژ ئاوە خاوەنێتی بۆ نمونە من حسام لەلایە جامعاتی ئەوروپی بە 200 ساڵ منهەجەکانیان منهەجی ئیسلامی بووە طبیان کاکە ئەوتە فارابی ئەوتە خوارزمی ئەوتە چێوچی ئەوەی کە ئیسلام داهێناوە کاکە خەیاڵە خەیاڵ ئەوەندە شتێکی عجیبی پێشکەش بە ئومەی ئیسلامی کردو بەڵام بەداخەوە لە ئێستادا ئێمە هەر باس لە ڕابردوو دەکەین و گرفتێکی گەورەی ئێمە ئەوەیە بەڕاستی لەگەڵ فقهێک دەژین فقێکمان هێناوەتە ناو کۆمەلگای خۆمان کە ئەو فقە جۆرێک لە داخراوی تووشی خەڵک دەکەن بەس بە ئەو ڕۆنکەمەوە چونکە با مامۆستای ئاینی ڕقم لێ نەگرن یەک عولەمام لۆ بینە لە تاریخی ئیسلامی فقی نووسی بێتەوە بڵێ ئەمە بۆ 100 ساڵی دوای خۆمەشتی وە من نییە هەمووی بۆ حاڵەت و زەمان و مەکانی ئەو کاتە نووسراوەتەوە بۆیە فتوا دەگۆڕێ بە سەردەمی زەمان و ئێستا پێویستمان بە نووسینەوەی فقە بۆ بنمونە لە هەموو وڵاتی عالم بگەڕێ عەبدێک نابینیەوە ئێمە پانتایەکی گەورەمان لایەزە لە ناوەدا ئەو جار بۆ نمونە ئایا بە فعلی لە پێشدا ئەم هەموو گۆڕانکاریە دنیا کە بۆتە عەولەمە دنیای کردوتە گوندێک ئەم گوندا دەبێت تێڕوانینێکی جیا بیرڕایەکی جیا داڕشنەوەی حتا سیستەمی سیاسی ئیسلامی دەبێت داڕژێتەوە ئایا ئێستا پێویستمان بۆی ململانی ئایدۆلۆژی بکەنیاننا ئایا لە ئێستادا خەڵک بە دوای نان و ئەمنیەت و اقتصاد و خەزی نیشتیمانیان بە دوای شتێکی ترە ئایا کۆمەلگای عالەمی ئیسلامی بە تایبەتی کوردستان لەو حاڵەتە پێویستی بە کام لەو سیستەمە سیاسیانەیە
ئەو سیستەمە سیاسی کە بینی مەکە و مەدینە و حاڵەتی داعوە و بڵێ قیتال لێک دەکاتەوە یان ئەمە پێویستمان بە حاڵەتێکی ترە کە جارێشتر دای ڕژنیەوە پێویستمان بەوەیە فۆرمێکی نوێ لە ئەساس و ئەم قاعیدە چوارچێوە گشتێدا بڕێژنەوە کە گونجاو بێ لەگەڵ حاڵەتی ئێستای کۆمەلگای ئێمە لەگەڵ حتا بواری سایکۆلۆژی زۆر گرنگە لە وڵاتی ئێمە کەمترین دیراسە لەسەر بواری سایکۆلۆژیەتە سایکۆلۆژیەتی کوردی سایکۆلۆژی زۆر پاکە بەڵام کەمترین حاڵەت مشارەکەی مامۆستایانی علم النفس لە بواری اقتصاد لە بواری فتوە ئێستەمە زۆر پێویستمان بەوەیە هەموو تاچێکی مفتی لە خەڵکێکی علم النفس بێ لەگەڵی دانیشی طب بەشێکی گەورە لە بەشی فتووا پێویستە لەوی بپرسی چکە کۆمەڵێک حاڵەتی نوێمان هەیە بە پێویستە اینجا ئەو فتوایانە دەلوانە بریت علاقی بە سیستەمی سیاسی علاقێکی زۆری تۆ کە ژیانی خەڵکت کردوتە ماسە بۆ مامۆستا عینی ژیانی تەمینە لە مزگەوتە خانی مزگەوت دەژی کارە باواوی لەوانەیە بەلاش بێ کۆمەڵک شتی تر بەڵام کە دێ بازار گەنج حرامە هەموو دەرکەی لێ دەگری لە کاتێکدا ئەم سیستەمی وڵات دنیا کە ڕێکخراوە لەسەر سیستەمی ئەلمانی ڕێکخراوە تۆ هەموو دەرگە لەو گەنجە دەگری منفەزێکی بۆ نابینیەوە لە کۆتاییدا ئەم گەنجە شەریکات دەبتەی بەرامبەرت معامل دەبێتە ئی بەرامبەرت مەسانع دەبێتە ئی بەرامبەرت فندق دەبێتە ئی بەرامبەرت هەموو دوکان و بازار دەبێتە بەرامبەر ئەم گەنجە کە دێتەوە ماڵی ژیانی دەبێت کە ژیانی نییە ناچار دەبێت بە کارمەندی بچێتەوە هەمان دەستگای کە بەجێشت و پێخۆی صاحب بوو دیکاکە منفەزی بۆ بینەوە ئەدی ئەم هەموو قاعدە الضرورات تبيح المحظورات إذا ضاقت تسع ئەم هەمووت بۆ خوێندەوە بۆ باست کرد بۆ نایە تطبیقکەی زۆر بەڕێز دکتۆر ئیدریس کەریمکاریتانی مامۆسای زانکۆ و مامۆسای باوە بڵین مامۆسای ئاینی مامۆسای مزگەوت زۆر سوپاس دەکەین سوپاس کە تەشریفت هێنا بۆ بەرنامەی ڕوانگەوە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە هیوادارم تەمەنایەوە کەم کە کتێبەکەمان بە شێوەی خوێن بێتەوە کە بینەر یاخود با بڵێن بیسەر چێژێکی زۆری لێ کردوێت ئیشاڵڵا کە چاوی ڕەخنە فراوانتر لێ باشە بەتەکیید دەست خۆش بێ زۆر سپاس دەکەین مامۆستا بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم جارشمان تا بە یەک گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە هەسپێرم خواتان لەگەڵ